بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالين لواني بيس لوانا كاين تفسير قرآن فيروز بيمو خزمتان بمبستر رزامندي خواهي قوله وهي وادان ايوه ازيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. بله خوشويستان خواهي قول سبحانه وتعالى سورة البقرة لسرتادا لبينز آيات باسي متقيان دكا باسي باورداران دكا لدواي أوا لدو آيات خواهي قول باسي عكسي أوان دكا كبي باوركان لدواي أوش بسيزده آيات باسي كسانك دكا كوا نا إيمان دارا نكافريشي ظاهريشن بلكو منافقا بلكو منافقو دورون لسيزده آيات باسي أوان دكاتن كوا دين ببشتواني خواهي قول باس لوانيش دكين إذن لو دو آياتي كوا خواهي قول باز لكافركان دكا بوشي ويكوكو تازخ من مانو إن الذين كفروا سواء عليهم بالتأكيد أواني كوا كافرا سواء عليهم لبو أوان وكو ييكا أأنذرتهم أم لم تنذرهم آية بيان ترسينيان نيان ترسيني لا يؤمنون أوان إيمان ناينن أوان إيمان ناينن ديارا خواهي قول سبحانه وتعالى سرطا كذا فرمي أوانا كسانێکی کافرن کەواتە لە ئەسڵەوە کوفرەکەی خۆی ئەو کوفرەیەکەوە بە ئیختیاری خۆی هەڵی بژاردیە ئەوە بڕیاریدایە لە سەرەتادا چ دەعوە و تەبلیغی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر داعی بانخوازێکی حەق پێی بگایان پێی نەگا ئەو لە سەرەتادا کوفری هەڵبژاردیە و بڕیاریدایە ئیمان نەینی لا يؤمنون لا يؤمنون كواتا وكو بصيغي مضارعش كذا فرمي كواتا هر كاتيك انذار ودعوة وتبليغ يان بيبقى اوان هر ايمان ناين بروي لأصله بخوي كفري هالبجاردية بخوي لأصله كفري هالبجاردية لويا دعوة بيبقى يان بينقا او لموقفي خوي ثابته خوراقرو بهيج شويك باور نايني وبرياري دايك وباور نايني او جاء كاتك ودفرم إن الذين كفروا ديارا إن الذين كفروا وتكفر ينكر كفر لكفر هاتية وكزانا دفعه هو الستر والتغطية الستر والتغطية وتأوانيك دايان بوشتية أو شتيان دا بوشتية لوي بالليل بشو دا قوتري كافر بالسحاب بلهور دا قوتري كافر بهردوشيان لبرتي لبروي هردوشيان أو جير خويان دادا بوشن أو جير خويان دادا بوشن مثلا ليل بتاريكايكي خوي أو زاوية دادا بوشي بلهور حجابك و پرديك لبين روج روناتشي روج لنيوان أو منطقة دروزكا كوالا جيريتي وهروها فلاح بيد قتري كافر لبرتي ولغة طبعا بيد قتري كافر لبرتي لبر أوي أو توي كوا ديتشيني ستري دكا و داي دپوشي بو خولي كوا بسري دادكا
ئیتر کافریش لێ پێگوترا کافر وەکو مستەلەحێکی شەرعی و عیلاقەی بە مستەلەحە لوغەویەکە لەبەر ئەوەی لە دوای ئەوەی کەوا ئەو حەقەی پێدەگا کەوا لەلایەن پێغەمبەران و عەلەیهیمو سڵات وەسەلام و شوێن کەوتەی ئەوان پێیان دەگا ئەوان ئەو حەقەی دادەپۆشن ئەو بەڵگە و دەلیلەی کەوا زۆر ڕۆشنە بۆی کەوا ئەوەی ئەوان دەیڵێن حەقە و ڕاست و دروستە و لەگەڵ فیترەت و واقعیان دەگونجێ بەڵام ئەوان ئەو حەقائقانە دادەپۆشن ئەو بەڵگە و دەلیلانە دادەپۆشن لێ پێیان گوترایە کافر. طبعا مصطلحی وەکو مصطلحی شەرعیش بەو شێوەیە کەوا دعوە و بانگەوازیان پێگەیشتێ و ئەویش ئەو حەقەی داپۆشتیە کافرە. إن الذين كفروا سواء عليهم وكوتما وكويكا أو جاء أجر ملاحظة بكين إن الذين كفروا سواء عليهم نافرمي سواء عليك يا رسول الله صلى الله عليه وسلم أو كافرانا إنذار دعووا بانجوازيان بيرا بجيني يان بيان رانا جيني سواء عليهم نك سواء عليك كواتە لە بۆوان لەسەر ئەوان وەکو یەکە نەک لەسەرتوو کەواتە لێردا پێویستە ئاگادار بین یعنی ئەوەی کەوا لەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر شوێن کەوتەی پێغەمبەرانە صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئەو دعوە و بانگوازە بگەینن لەبەر ئەوەی خوای گەورە لێردا باس لە کەسانێک دەکات کەوا بڕیاریاندا ئیمان نەینن ئێمە نازانین ئەوانە چێن زۆرێکیش لە کافرەکان ئیمان دەینن کەواتە لێرەدا خوای گەورە باس لەو کافرانە دەکات کەوا ئیمان ناینن بڕیاریاندا بە یەکجارەکی ئیمان نەینن کەسانێک کافر هەیە کافرە بەڵام هێشتا حەقایقەکەی لۆ ڕۆن نەبوویتەوە ئەگەر لۆ ڕۆن بیتۆ ئیمان دەینی وەکو زۆربەی سەحابەکان خۆیان لێ ڕازی پێشەوەی ئیمان بینن کافر بوون بەڵام پاشان کەوە ئەو حەقیان پێگەیشت کە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتیە ئیمانیان هێنا لە دوای ئەوانیش کەواتە خوای گەورە لێرە باس لە کەسانش کافر دەکات کەوا بڕیاریاندایە لەسەر کوفری خۆیان بمیننەوە داوایان پێ بگایان پێنەگا بەڵام ئەوانە چێن نە پێغەمبەر دەیان ناسی صلی الله عليه وسلم نە دوعاتی دیکەش بانخوازانی تریش نایان ناسن چێنە ئەوەی لەسەر ئەوانە ئەوەی لەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر شوێن کەوتەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەوانەی بانخوازن ئەو پێویستە لە سەریان ئەو داوە و بانگەوازەی تەبلیغ بکەن و بیگەینن کەواتە لە بۆ ئەوان وەکو یەک نییە گەیاندنی یان نەگەیاندنی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ بانخوازان وەکو یەک نییە کەوا پێیان بگەین یان پێیان نەگەین نا ئەگەر پێیان بگەینن ئەوە بە واجبی خۆیان هەستاینە و مثاب و ئەجر و پاداشیان دەدرێتەوە ئەگەر پێیان نەگەینن گوناحبارن کەوا ئەو داوە و بانگەوازیان تەبلیغ نەکردێ و نەیان گەیاندێ کەواتە پێویستە ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە ئاگادار بین لەبەرەوە ئێمە نازانین چێن ئەو کەسانێکەوە لەسەر کوفرەکەی خۆی بەردەوام دەبێت ئەگەر تەبلیغیش پێ بگا کەسانێک شێت تەبلیغی پێ بکە ئیمان دەینی کەواتە ئێمە نازانین چێن ئێمە پێویستە لەسەرمان بیگەینین بەڵام ئەوجا خوای گەورە لێرەدا ئەدی لەبەرچی باز لەو کەسانە دەکاتن ئەوەلەن وەکو تەسلیەیە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوجا دوایش لە بۆ باقی بانخوازاین کە ئەوانەی کە ئیمان ناینن ئەتوو خەفەتیان لێ مەخۆ ئەتوو مهم بە واجبی خۆت هەستە ئەو واجبێ لەسەر شانتە بیگەینە ئەوجا ئیمانی هینایان ئیمان نەهینا ئەتوو پاداشت خۆت بەدەستهێنە گوناه و ئیقامەی حجە لەسەرەوەی کرا و گوناهەکەش ئەو تەحەملی دەکات کەواتە ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە ئاگادار بین إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم ئینذاریان بکە ئینذار دیارە دعوەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئینذار و بەشارەتیشە کەواتە هەم ترساندنە هەم مژدە پێدانیشە بەڵام لێردا کە مەقامەکە ئەوەیە کەوا لەگەڵ کەسانێکی بێباوەڕ قسان دەکەی ئەوەلەن پێویستی بە ئینذار هەیە لەبەرەوەی ئەو حاڵەتی ئەو لەسەریدایە ئەوە کوفرە ئەو کوفرەش عاقبەتەکەی عەزابی خوای گەورەیە وەالعیاذ بالله لە دونیا و لە قیامەت کەواتە پێویست بە ئینذار هەیە یەکەم جار ئەو جەدوایەش کە هەستت کرد بەرەو چاکە و بەرەو خێر و با بڵێن ئیستعداد نیشاندا ئەوجا تەرغیبی دەکەی ئەوجا مژدەکانی پێ دەی کەسێکەوە وەڵام و ئیستجابەی هەبیتن لە بەو داوە و بانگەوازە خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەت پێدەبەخشی کەواتە مەقامەکە مەقامی ئینذارە ئینذاریش
وەکو دیارە لە زمانی عەرەبی واتە ئەو گەیاندنە و ئەو ئیعلام و ئیخبار و گەیاندنەی کەوا ترساندنی تێدا لە کاتێکدا پێی دەبەخشرێ یاخۆت لە کاتێکدا پێی ڕادەگەیەندرێ و ئینذارە کاتێکی بەدەستەوەی کەوا خۆی بپارێزی لەو شتێ ئەتوو دەیترسێنی لێی خۆی بپارێزی کەواتە کەسی کافر کاتێکەوە ئینذار دەکرێت لەلایەنی پێغەمبەرانەوە عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام یاخود لەلایەن بانگخوازانەوە کە ئینذاری دەکەی هێشتا بابن پێگەیاندنێکە گەیاندن و ئیخبارێکە پێی ڕادەگەینی ترساندنی تێدایە بە عەزابی خوای گەورە کاتێکی بەدەست ماوە کەوا بگەڕێتەوە ئەوە پێوترێ ئینذار سواء عليهم أأنذرتم أم لم تنذرهم لا يؤمنون کەواتە ئەوە حقەتێکە خوای گەورەمان باز دەکا کەسانێکی کافر بەو شێوەن ختم الله على قلوبهم وعلى سمعهم خوای گەورە مۆری لەسەر دڵەکانیاندایە و لەسەر گوێیەکانیاندایە وعلى أبصارهم غشاوة ولەسەر چاوەکانیشیان غشاوە هەیە پەردە هەیە حەقی پێ نابینن وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم لبویان هەیە عەزابێکی زۆر گەورە جا لێرەدا کاتێکەوە دەفەرمی ختم الله على قلوبهم خوای گەورە مۆری لەسەر دڵەکانیاندایە و هەروها مۆری لەسەر جێیاندایە کەوا ئەوان نەبیستن مۆری لەسەر دڵەکانیاندایە حەق وەرنەگرن مۆری لەسەر جێیەکانیاندایە حەق نەبیستن وعلى أبصارهم غشاوة پەردەی لەسەر چاوەکانیاندانایە کەوا کاتێک کە ئاەتەکانی کەونی دەبینن ئەوان سوودی لێ وەرنەگرن نەبیتە ڕێنمونی لە بۆوان لەسەر ئەوەی کەوا ڕێگای پەروەردگاریان نیشان بدە کاتێکەوە خوای گەورە ئەو شتانە تەنسیب دەکاتە سەر خۆی ختم الله خوای گەورە ختم و مۆری لەسەر دڵەکانیاندا دیارە ختم لە قورئانی پیرۆز چەند مستەلەحێکمان هەیە مۆر لێدان الران كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون وكل سورة المطففين خوای گەورە فەرمی ڕانمان هەیە ختمان هەیە طبعمان هەیە ئەقفالمان هەیە وەکو مجاهید ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی الران أيسر من الطبع واتە ئەوە مەراحلە یەکەم جار ڕانە پاشان ئەوجا دەفەرمی ختم و طبع هەریەکە لە پاشی طبع ئەوجا ئەقفال دێ چەندین قفلی لەسەر دەدرێ سبحان الله ئەو بە سەبەبی چییە بە سەبەبی گوناهەکانە ئەو مەراحلانە بە سەبەبی گوناهەکان لەسەر دڵ و دەرونی بەندە دروست دەبی وەکو لەو ئاتی تازە خوێنمان لە سورة المطففین كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون ران على قلوبهم بسبب ما كانوا يكسبون أو گناه تاوانانەی کەوا بە ئیرادە و ئیختیاری خۆیان ئەنجامیاندایە بوویتە مای ئەوەی کەوا پەردە لەسەر دڵیان دروست بکاتن ڕان بە معنای تەختیە و پەردە ختم وەکو گوتمان کە لە قەولی مجاهید هاتیە لە دوای وی دێ کەوا مۆری لەسەر دەدرێ عادەتەن مۆر لەسەر چ دەدرێ وەکو با بڵێن مستەلەحێکی لوغەویش کاتێکەوە زەرفێک شتێش تێدا دەکەی چیسەیەک شتێش تێدا دەکەی پاشان دای دەخەی ئەوجا تاوەکو ئەو داخستنە بە تەواوەتی دابخرێ هیچی نەستە ناوی هیچ لێ دەرنێ مۆرێکی لێ دەدرێ کەواتە لە ئەسڵەوە ئەو زەرفە شتی تێدایە و داخرا ئەوجا مۆری لەسەر درایە کەواتە مەبەست لێرەدا چییە ئەو ختمەی کە خوا لەسەریدا سبحانەوە وتعالە ئەو مۆرەی خوا لەسەردا لە نەتیجەی ئەوەیە کەوا ئەوان بەخۆیان ئەو دڵیان پڕی گوناه و تاوان و کوفر کردیە دایان خستە ئیتر خوای گەورەش مۆری لەسەردا ئەوە سونەتی خوایە لێ وەکو ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێ بدەفەرمێ ئەجمعت الأمة کەواتە ئومەت ئیجماعی لەسەر ئەوەیە على أن الله عز وجل قد وصف نفسه بالختم والطبع على قلوب الكافرين مجازاة لكفرهم كواتا إجماع لسرة كوا خواي جور كاتك وصف خوي كوا ختم مور لدلكانيان داتن نتيجة أو كوا كجزاء لسر أو كفري كوا أوان بخوان هليان بجارية أو جو كلو آتي سورة النساء دين تو دفرمي بل طبع الله عليها بكفرهم بل طبع الله عليها بكفرهم كواتو قلت ما طبعوا ختم بمعنى يقدر خواي جور موري لسردايا بسبب كفركي خويان أوان ككفريان كرديو مازال أو يتدان ما هيداد أو ضليان بر كرده لكفر
ئیتر خوای گەورە ژمۆری لەسەردایە سبحانەه وتعالى. ئیتر وەکو ڕوونکردنەوەی ئەو بابەتەش لە حەدیثێکدا کەوە ئیمامی ترمذی و ابن ماجه ڕوایەتی کردی ئەبوو هورەیرە ژێرت و خوای لە ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن العبد إذا أخطأ خطيئة كاتكوا بنده گوناهێک ئەنجام دەداتن نكتت في قلبه نكتة سوداء دەفەرمی هەر کاتێک بەندە گوناهێک و تاوانێک ئەنجام دەدا ئەوە لەسەر دڵەکەی خاڵێکی ڕەش پەیدا دەبێ فإذا هو نزع واستغفر وتاب صقل قلبه هەر کاتێک ئەو بەندەیە وازی لە گوناهینا تەوبەی کرد و ئیستەغفاری کرد و گەڕاوە ئەو خاڵە ڕەشە دەسڕێتەوە و صاف دەبیتەوە دڵی فإن زادە ئەگەر زیادی کرد گوناهەکەی زادت خاڵە ڕەشەکان زیاد دەکا حتى تعلو قلبه ئەو خاڵانە هەر کاتێک گوناه تاوان زیاد کرد خاڵەکانی زیاد دەکەن خاڵە ڕەشەکان حتى وەکو دڵی هەمووی دادەپۆشی فذلك هو الران الذي ذكر الله عز وجل في كتابه كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون كواتا دەفەرمی ئەوەیە کاتێکەوە گوناهی کرد گوناه لەسەر گوناه تەوبەی نەکرد و ئیستەغفاری نەکرد و نەگەڕاوە و پەشیمان نەبووە ئەو خاڵانە هەموو دڵەکەی دادەپۆشی ئیتر دەبێتە مای ئەوەی وەکو خوای گەورە لە سوورەت المطەففین دەفەرمی کەلا بەل ڕان على قلوبهم ما كانوا يكسبون ئەوەی کەوا پەردەی لەسەر دڵەکانیان دروست کردیە ئەو گوناه و تاوانانەیە کەوا ما كانوا يكسبون کەسبیش ئەو گوناهەیە کەوا بە ئیختیاری خۆی کەسێک کو کەسابەت بە ئیختیاری خۆی دەکاتن ئەو کەسەش بە ئیختیاری خۆی ئەو گوناه و تاوانانە هەڵدەبژێری و بەو پەڕی دڵخۆشیەوەش ئەنجامی داتن کەواتە ئەوە دەبیتە مای ئەوەی کەوا پەردە لەسەر دڵەکەی دروست بکە خوای گەورە بڕیاری ئەوەی لەسەر داتن کەوا مۆر لەسەر دڵەکەی بدا و لەسەر جێی بداتن و لەسەر چاویشی پەردە دروست بکاتن ئەو ئاەتانی کەوا لەو کەون و بوونەوەرەیدایە بە حەق نایبینی نابێتە مای ئەوەی کەوا فکری لێ بکاتەوە بیگەینیتە ئەوەی کەوا ئەوە هەمووی دەسەڵاتی خوای گەورە و حکمەتی خوا و صیفاتی خوای گەورە لێ بەدی بکە ئەو جار لە نەتیجەدا وەلەهم عەذاب عەظیم عەذابێکی گەورەیان لێ ئامادەکرا کەوا هەموو عەذابەکانی تر لە غەیری ئەو عەذابە مقارنەتەن بەوێ حەقیر و کەمە لە چاو ئەو عەذابێکەوە خوای گەورە بۆی ئامادەکرا خوای گەورە پەنامامدا لە خوای گەورە دەپاڕینەوە لە گوناه و تاوان خوای گەورە بمان پارێزیتن ئەو ویست و ئیرادەیەمان پێ ببەخشیکەوە خۆمان لە گوناه و تاوان ببەخشین دوور بگرین تاوەکو والعیاذ بالله نەبیتە مای ئەوەی کەوا خاڵی ڕەش و پەردەی ڕەش لەسەر دڵەکانمان دروست بی و حەق نەبیستین و حەق نەبینین والعیاذ بالله لەو کەسانە بین کەوا خوای گەورە موفقمان بکات لە بۆ کاری چاک بەو شێوەی کە دەبێتە ڕەزامەندی ئەو وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله